بسم الله الرحمن الرحيم لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لوانەی بیستنەوە لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لەوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أو كصيب من السماء فيه ظلمات ورعد وبرق يجعلون أصابعهم في آذانهم من الصواعق حذر الموت والله محيط بالكافرين. بەڵێ خۆشەویستان، هەر ئەو نمونەی کەوا لە خزمەتی داین لە وانەی ڕابردووش باسمان کرد کە خوای گەورە نمونە لە بۆ کەسانش دووڕوو دەینتەوە وەکو بارانێک کەوا لە ئاسماندا دێت کە وەکو گوتمان ئەو بارانە بریتە لە وەحی خوای گەورە لە قورئانی پیرۆز لەو هیدایەتی کەوا لە بۆ پێغەمبەری نادێ صلی الله عليه وسلم. ئیتر ئەو بارانە ظلمات و تاریکایی تێدا و هەروها هەورە تریشقەی تێدا دەنگەکەی و هەروها ئەو ڕووناچیە و ڕۆشناتیەی کە تێیدا. ئیتر باسمان کرد لە ظلوماتەکە بریتیە لەو شەک و گومانەی کەسانێکی منافق بەرامبەر بە قورئانی پیرۆز و هەروها ڕعدەکەش بریتیە لە هەڕەشەکانی خوای گەورە بەرامبەر بە کەسانێکی بێباوەڕ بەرامبەر بە کەسانێکی منافق لە مقابلدا ترسی ئەوان و لەرزینی ئەوان بەرامبەر بە هەڕەشەکانی خوای گەورە سوبحانەهو وتەعالە و هەروها بەرقیش کە بریتە لە ڕووناکایی هەورە تریشقە بریتیە لەو نورەی کەوا لەگەڵ قورئانی پیرۆزدا هەیە لە مقابلیشدا ئەوان کاتێکەوە کەسانێک منافق ئیمانیان پێ هەیە لە قەدەر ئەوەی کەوا ئیمانیان پێ هەیە عینی لە بۆ ئەوانیش نورە. لێوەکو زانیان دەفەرمێن نمونەی دووەم باز لە کەسانێک منافق دەکاتکەوە وەکو چینی یەکەم نییە، چینی یەکەم هەر دەرچوون و نەگەڕانەوە فەهم لا یەرجعون، بەڵام چینی دووەم متەذەبذیبن لە بەینی ئیمان و کوفر بەو شێوەی ئیمانیشیان هەیە بەڵام مەیلیان لە بۆ کوفری شەیە خوا پەنامەندا. ئیتر وەکو گوتمان بەرقەکە کە خوای گەورە لە چەندین جێگا لە قورئانی پیرۆز باز لە نوری قورئان دەکات. لە بۆ نمونە لە سوورەتی النساء يا أيها الناس قد جاءكم برهان من ربكم وأنزلنا إليكم نورا مبينا. کەواتە لێردا خوای گەورە باز لە قورئانی پیرۆز دەکاتن بە بورهان و بە بەڵگە و دەلیل باسی دەکات کە لەلایەن پەروەردگار و هەروها نور و ڕۆشناییەکی ئاشکرا لەلایەن خوای گەورە لەتان هاتیە. لە سوورەتی الأنعام دەفەرمێن ولكن جعلناه نورا نهدي به من نشاء من عبادنا. کەواتە قورئانی پیرۆز نورێکە کەسانێکی پێهیدایەت دەین کە ویستمان لە سەریتی کە گوتمە مەشیئەت خوای گەورە عەدالەت و حکمەتی تێدا ئەوانەی کەوا شایەنی ئەوەن هیدایەتیان بدەین بەو نورە هیدایەتیان دەین. و هەروە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە سوورەتی الأعراف دەفەرمێ واتبعوا النور الذي أنزل معه. کەواتە ئەوانەی کەوا ئیتیباعی ئەو نورەیان کردکەوە لەگەڵ پێغەمبەر دابەزی لەگەڵ هاتنی پێغەمبەر کە بریتی لە قورئانی پیرۆز. ئیتر خوای گەورە سوبحانەهو وتەعالە بەو شێوەیە باس لە ئەو بارانە دەکات کەوا تاریکایی و هەروە دەنگەدەنجی هەورە تریشقە و هەروە ڕووناچەکەی گوتمان بەو شێوەیە. ئەو جا دەفەرمی ورعد وبرق يجعلون أصابعهم في آذانهم من الصواعق حذر الموت. دەفەرمیوانە کەسانێکن کاتێک ئەو بارانە دێ بەو شێوەی ئەوان پەنجەکانیان لە گوێچکەکانیان دەنێن من الصواعق. صواعق جەمعی صاعقەیە. صاعقە ئەو عەزابەیە کە لە ئاسمانەوە دێ بە تایبەتی کاتێکەوە ئەو بروسکەیە
بەو شێوەی دەگاتە سەر ڕووی زەوی وەکو پارچە ئاگرێک و لە هەرچی بدا دەیسووتێنی کە پێ دەگوترێت ساعقە دەفەرمی ئەوانەی کەوا بەو شێوەی خی گەورە دەیشوبهێنی کەسانێکن لە تاریکایی شەودا پەڵە هەورێک هاتیە ئەو شتانی کە تێیدا باسی کرد ئیتر ئەوانەش بەو شێوەی لە ترسی بروسکەکان کە وەکو هەورە تریشقە نەوەک بگاتە سەڕووی زەوی بیان سوتێنی لە دەنگەکەی و لە ترسی دەنگەکەی پەنجەکانیان لە گوێیان نایە حەذەر المەوت دەترسێن لە مردن نەبادا بە دەنگەکەی یاخود بە ئاگرەکەی کەوا بگاتە سەڕووی زەوی بيان سوتيني يجعلون أصابعهم في آذانهم من الصواعق حذر الموت كواتلير ذا أو وكم مثال تشبيه أو كيباب المادية أو زوكم معنوية كش كخواي جور سبحانه وتعالى بوش وديان شبهيني كسانش منافق لهرشكاني خواي جور ده ترسين بكسان كبرامبر بكسي كافر منافق باسي كرديا وكأنما كو كسك پەنجەی لە گوێی بنێ بەرامبەر بە هەورە تریشقەیەک نەبادا بیگاتێ و بیکوژی ئەوانیش بە هەماشە بەرامبەر بە هەڕەشەکانی خی گەورەوە کە ئەنەما کو ئەو کەسە لە بۆ خۆپاراستن لە هەورە تریشقە تەنها پەنجەی لە ناوگوێ بنێتن گوێی لە دەنگەکەی نەبی خۆ ئەو پەنجە لە گوێنانە هیچ لە قەزیەکە ناگۆڕی ئەگەر بێت و هەورە تریشقە بیانگات هەردایان سووتێنی سەواءن پەنجەکانیان لە گوێیان بی یان لە گوێیان نەبی هەردایان سووتێنی وەکو زانان دەفەن وەکو نەعامە کاتێکەوە هەست بە مەترسیەک بکات تەنها سەری خۆی دەشاریتەوە ئەو هەموو لاشە گەورەی لە دەرێ دەبینێ خۆ ئەگەر نەعامە ئەو کەسەی کەوا لێی دەترسێ نەیبینی خۆ مقابلەکە هەر دەیبینی وەلیلای المەثەل الئاعلا کەواتە ئەگەر کەسانێکی کافر وا تێبگەن بە پەنجەیان لە گوێیان دەنێن لە مەترسی هەورە تریشقە پارێزراو دەبن زۆر بە سەهودا چوون ئەگەر وا تێبگەن ئامادەنین هەڕەشەکانی خوای گەورەیان گوێ لێبیتن تاوەکو پارێزراو بن لە مردن ئەوە هەڕەشەکانی خوای گەورە لەسەریان هەر جێبەجێ دەبیتن ئەگەر بێت و بەردەوام بن لە کوفر و نیفاقی خۆیان کاتە تەماشاکە حیسابی کەسانێکی بێباوەڕ حیسابی کەسانێکی منافق چەندە حسابێکی سادە و ساکارە بەرامبەر بە ئەمری خوای گەورە سوبحانەهو وتەعالا یعنی ئەگەر بێت و ئەو گوێی لە هەڕەشەکانی خوا نەبیتن هەڕەشەکان لەسەر جێبەجێ نابی وەکو ئەو کەسەی کەوا لە ترسی هەورە تریشقە تەنها پەنجەی لە گوێی دێنێتن تاوەکو گوێی لێ نەبی خۆ پەنجەش لە گوێی بیتن ئەوە هەر دەیگاتێ ئەگەر مەبەست گەیشتن بی کەواتە بەو شێوەیە خوای گەورە وەصفیان دەکات یەجعلون ئەصابع فی ئاذانهم من الصواعق حذر الموت ئەو جەلێردا وەکو زانان دەفەرمون یەجعلون ئەصابعهم پەنجەکانیان لە گوێیان دەن خۆ ئەوەی کەوا لە گوێ دەندرێت تەنها سەرە پەنجەیە ئونمولەیە نەوەک ئیسبیع کاتێکەوە بە جەمع دەفەرمون کەواتە ئەوان هەرێک لەوانە پەنجەکانیان لە گوێیان دەن واتە سەرە پەنجەکان لە گوێن لەبەرچی فەرمووتی ئیسبیع نەیفەرموو ئونمولە لەبەرەوەی دەفەرمون ئەوە بەڵگەیە لەسەرەوەی کەوان زۆر بە تەئکید یاخود زۆر مصرن لەسەر ئەوەی زۆر بە حرسەوە ئەو پەنجانیان لە گوێنە هەوڵ دەدا هەموو پەنجەکانی بستە گوێی تەنها گوێی لە سەواعقەکان نەبێت تەنها گوێی لە دەنگی ئەو بروسکان نەبێت کەوا ئەو لێی دەترسێ بەڵام ئایا ئەو پەنجە لە گوێنانە تاوەکو گوێی لە دەنگەکەی نەبی دەی پارێزی لەو هەورە تریشقەیە بە تەئکید نایپارێزی لێ خوای گەورە دەفەرمی والله محیط بالكافرین سبحان الله یعنی ئەگەر بێت و کەسێک کەوا لە هەورە تریشقەیەک دەترسێ ئەو هەورە تریشقەیە تەنها لە ئاسمانەوە لە بۆی دێ ئەگەر بێ تەنها لە ئاسمانەوە لە بۆی دێ ئەگەر بێ ئیتر ئەویش پەنجەی لە گوێی نایە تاوەکو نەیگاتێ مالعلم پەنجە لە گوێنانەکە وەکوتمە هیچ لە مۆزوع ناگۆڕێ بەڵام ئەو هەڕەشانەی خوای گەورە سوبحانەهو وتەعالا تەنها ئەوە نییە کەوا کەسێک لە هەورە تریشقە دەرچێت تەنها لە ئاسمانەوە لۆی بێ بەڵکو خوای گەورە محیط بالكافرین محیط واتە چاردەوری گرتینە چاردەوری گرتینە ئەوە تەنها نمونەیەکە کەوا کەسێک لە هەورە تریشقە دەترسێ معلومیشەکەوە بەرامبەر بە هەورە تریشقەیەک ئەگەر بێتە سەر جێگایەک هیچ شتێک ناکرێ ئەدی خوا بە عەظەمەتی خۆی هەڕەشە لە کەسانێک بکە کار لەوەی دانیە هەورە تریشقە تەنها لە جیهەتەیەک کۆلۆ دێ خوای گەورە چاردەوری کەسانێکی کافری گرتیە چاردەوری گرتین کەواتە لێرەدا عینی کەسانێکی منافق هەر بە کافریش ناودەوە بەڵکو لە کافریش خراپترن وەکو خوای گەورە باسییان کە لە سوورەتی النساء في الدرك الأسفل من النار خۆ بەرامبەر بە کەسانێکی کافر وای نەفەرمووە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئیتر بەڕاستی هەڕەشەکانی خوای گەورە لە هەورە تریشقە زۆر بە قووەترە هەورە تریشقە یەکە لە هەڕەشەکان لە بۆ کەسانیش بێباوەڕ یاخود لە بۆ طبعا هەورە تریشقە ئەگەر لە بۆ کەسێکی ئیماندار بێ وەکو قەدەری خوای گەورە
ما بەس لێردا ئەوە نییە طبعا ئەو کەسێکەوە بە هەورە تریش قەدەم لێگە مسلمان وەکو شەهیدە بەڵام بڵێ بۆ کەسێکی کافر وەکو عقوبە بێت طبعا ئەو دەیکوژی ئیتر هەرچەندە پەنجەی لە جوێی بنێ هیچی بەهانە نایە ئەدی کەسێک کە خوا بێ عەزاب بدا لە کاتێکدا خوای گەورە چاردەوری گرتیە لەوانەیە لە بن پێ عەزابێک لەوێ بێ لەلای ڕاست و چەپ و لە چواردەوری و ئەوجا لەسەری لەوێ بێ خوای گەورە سبحانه وتعالى محيط بالكافرين يكاد البرق يخطف أبصارهم أو زاد فرمي خريكة أو برقا واتا أو نوريكوا أو روشنايكوا لقل هوري تريش قده حديتو سر مثالكي أو كسانكوا لتاريكاي شودان أو بارانها تسريان أو تاريكايو أو بروسكو دنجي بروسكو روناشي بروسككي لقل يانا دا فرمي خريكة يكاد البرق يخطف أبصارهم خريكة روناكاي هورة تريشقك روناشي تساويان ببا وكوريان بكا هندبا قوته أولا أو دلالة لسروي كوا نورك زور بقوته دو دلالة لسروي كوا تساوي أوان زور ضعيفة لبروي شمشمة كوري لبر تساوي ضعيفي ناتواني بروج بيت داري تنها لتاريكاي شودا ديت داري چونکە بەڕۆژێکە پێ دەدەێت چاوی کۆرە دەبێک جارەچی ئیتر کەسانێکی منافق کەسانێکی بێباوەڕیش ئیتر لێرەدا خوای گەورە کۆسپیانەکە یەکاد البەرق یەخطەف ئەبصارهم ڕووناکایی ئەو ئیسلامە و ئەو نورەی کەوا لە قورئانی پیرۆزدا هەیە خەریکە چاویان کۆرە بکە واتە هیچ شەک و گومان تێدا نێکەوە حەقە هیچ شەک و گومان تێدا نێ یاخود وەکو هەندێک لە زانان دەفەرمون خەریکە ئەو ئیمانەی کەوا بەزار ئەوان بە دیاری دەیەخن ئیظهاری دەکەن خەریکە چاویان کۆرەکە و دەزانن ئەوە حەقە هیچ شەک و گومانیان لێ نییە کە حەقە بەڵام لەناو دڵ و دەرونیان ئەو هەموو تاریکاییە هەیە سبحان الله یەکاد البەرق یەخطەف ئەبصارهم کەواتە بەڵگەی لەسەر چی لەسەر ئەوەی کەوا نوری ئیسلام نوری قورئان نوری پێغەمبەر صلی الله عليه وسلم خەریکە چاوی کەسانێکی کەوا کەمبینان چاوی کەسانێکەوە حەق نابن خەریکە چاویان کۆرە دەکا بەڵام ئیمانیش ناین سبحان الله يكاد البرق يخطف أبصارهم كلما أضاء لهم مشوا فيه ئیتر ئەو هەورە تریشقەیە ڕووناکایی هەورە تریشقەکە لەو شەوەدا کاوان تێیدانە هەر کاتێک لۆیان ڕووناک دەکاتەوە مەشەو فی ئیتر لەژێر ڕۆشنایی ئەو ڕووناچێدا دەڕۆن وإذا أظلم عليهم قاموا وكاتێک کە تاریک دەبیتەوە بەسەریان واتە ڕووناچی دێتن لە بووان لە ڕووناچی هەورە تریشقەکە ئەوان ئەو ڕووناچە بە فرسەت دەزان و تێیدا دەڕۆن لە ژێر سایە ڕووناچە کاتێکەوە تاریک دەبیتن قام و ڕادەوەستن نازانن بڕۆن لەبەرەوەی تاریکە نازان کو هەنگاو بنێن ئیتر لێردا زانایان دەفەرمون ئەوەش نمونەیە فعلا لە بۆ کەسانێکی منافق کەوا هەر نمونەکە دەربارەی ئەوانە دەفەرمی کەسانێک وەکو خوای گەورە لە سوورەتی الحەج باسییان دەکا ومن الناس من يعبد الله على حرف فإن أصابه خير اطمأن به وإن أصابته فتنة انقلب على وجهه خسر الدنيا والآخرة ذلك هو الخسران المبين كسانك خوای دەپەرستن وەکو کەسێک لەسەر لێوارێک دابی لەسەر لێوارێک خۆی ڕاناگری خەریکە دەکەوی دەفەرمی ئەگەر چاچیان لۆ بێ بە دڵیوان بی ئەوە دڵیان پێخۆشە بەڵام ئەگەر تووشی فتنە و تاقیکردنەوە ئیبتلا و ناخۆشیێک بێن ئەوە هەڵدەگەڕێنەوە ئیتر لێرەشدا خوای گەورە دەفەرمی ئەو کەسانە وەکو ئەو کەسەی وایە کەوا بە ڕۆشنایی هەورە تریشقە هەتا ڕووناکە دەڕوا بەڵام کاتێکەوە تاریک دیادێ ڕادەوەستی کەواتە وەکو زانایان دەفەرمون واتە ئەگەر بەو ئیسلامەتیەی کە ئەوان ئیظهاریان کردێ کە دەڵێن ئێمە موسڵمانین ئەگەر چاچیان لۆ بێ بەروبوومیان هەبی لە دنیادا قازانج بکەن منداڵیان ببی ماڵیان ببی ئەوەی کە پێیان خۆشە ببی ئەوە دەڵێن شتێکی باش ئەوە شتێکی باش دەڕۆن لەگەڵی بەڵام کاتێکەوە موسیبەتیان بەسەردادێ زەرەرێک دەکەن یەکسەر هەڵدەگەڕێتەوە سبحان الله وەکەئەنەما عەقد و پەیمانێک کردێ لەگەڵ خوا هەتا وەکو باشم لۆ بێ ئەمن ئەتووی دەپەرستم ئەگەر خراپم ئەگەر ناخۆشیم لۆ هات ئەگەر زەرەرم کرد ئەگەر هەر شتێکی ئەوەی ئەمن پێم خۆش نێ بەسەرم بێ ئەوە وازی لێ دەینی والعیاذ بالله والعیاذ بالله بەڕاستی مسلمان خوای خۆی سبحانه وتعالى تەجروبە ناکە وەکو زانایان دەفەرمون مسلمان خوای خۆی تەجروبە ناکە مسلمان بە یەقینەوە خوا دەپەرستی یەقینی وایە هەر شتێش لای خوای گەورەوە بێ
بە خۆشی و بە ناخۆشی ئەوەی ئەو پێی خۆشیان پێی ناخۆشە متەئکیدە خێری تێدایە. کەواتە لە کاتی خۆشی شکرانە دەکات، لە کاتی ناخۆشی سەبر دەگری، بەڵکو ئەگەر خاوەنی ئیمانێکی چاکبی ئەوە نەک هەر سەبر دەگری، بەڵکو دیسان شکرانەی خوای گەورە دەکات لەسەر ئەوەی کەوە ڕازی دەبی شکرانەی خوای گەورە دەکات لەسەر قەدەرەکان لەبەرەوەی دەزانی ئەجر و پاداشتی تێدایە، دەبیتەمای هەڵوەرینی گوناهەکانی، دەبیتەمای ڕەفعی دەرەجاتی لای خوای گەورە سوبحانەهو وتەعالا. بەڵام کەسانش منافق نا وەکەئەنەما هەر کە ناخۆشی لۆ هات کو دەبی ئەو ناخۆشی بەسەردا بێ. بەڕاستی ئەوە جەهلە بەرامبەر بەخۆی، ئەوە گومانی خراپە بەرامبەر بەخوای گەورە. ئیتر کەسانش منافقی جوان هەتا ڕووناکە لەگەری دەڕۆن کاتێکەوە تاریک دەبی ڕادەوەستن. ئیتر خوای گەورە دەفەرمیتن وەلەو شاء الله لذهب بسمعهم وأبصارهم. کەواتە بەڕێزان پێویستە ئاگادار بین، پێویستە صفاتی نیفاقمان تێدا نەبیتن، بەو شێوەی دائیمەن لەگەڵ خۆشی خۆماندا نەبین، تەسلیمی قەدەری خوا بین سوبحانەهو وتەعالا. ئەوەی خوا دەینی لە ڕێگادا هەر ئەوە لۆ تۆ باشە، نەک وەکو ئەوەی کەوا وەکو تیجارەتێک بی لە ئیسلامدا بیکەی والعیاذ بالله. ئەوجا خوای گەورە دەفەرمێت ئەگەر خوای گەورە بیەوێ سوبحانەهو وتەعالا لذهب بسمعهم وأبصارهم، ئەوە خوای گەورە سەمع و ئەبصاریان دەبا. خوای گەورە ئەگەر بیەوێ سوبحانەهو وتەعالا ئەوە گوێچکەیان و بیستنیان لێوەردەگریتەوە و بینین و چاویان لێوەردەگریتەوە. لذهب بسمع وأبصارهم. خوای گەورە بەتوانای لەسەر هەموو شتێک. خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەوەی بیەوێ دەیکا. إن الله على كل شيء قدير. ئەگەر خوای گەورە بە تەئکید شەک و گومانی تێدا نییە، لەسەر هەموو شتێک بەتوانایە، لەسەر هەموو شتێک بەتوان. کەواتە کاتێک کە مهلەت دەداتە کەسانش منافق، کەسانشی کافر، خوای گەورە سوبحانەهو وتەعالا مانای ئەوە نییە کەوە والعیاذ بالله لە دەسەڵاتی دانیە هیچیان بەرامبەر بکەن. نا، خوای گەورە هەموو شتێک لە دەسەڵاتیدا هەیە سوبحانەهو وتەعالا، هەموو شتێک لە دەسەڵاتیدا وەکو لێرە لە چەندی جێگای کەدا فەرمیتن. بەڵام کە مهلەت دەداتە کەسانێکی بێباوەڕ و منافق تاوەکو هیچ هەنجەتیان نەمینە ڕۆژە قیامەتێ، هیچ هەنجەتیان نەمێڵێ خوا ئەگەر مهلەت پێ بدابین ئەوە ئیمانمان دەهینە. ئیتر بەو شێوەیە خوای گەورە سوبحانەهو وتەعالا لەو دوو ئاەتە پیرۆزەشدا نمونەی کەسانش منافق دێنێتەوە وەکو زانایان دەفەرمێن ئەوانە کەسانێکن لە منافقین ئیمانیشیان هەیە بەڵام شەک و گومانیشیان هەیە. ئیتر بەو شێوەیە خوای گەورە وەصفیان دەکاتن دەمینێتەوە ئەگەر بێت و ئیمانەکان غالب بی ئەوە شک و گومانەکان نامینێ والعیاذ بالله. ئەگەر شەک و گومانیشیان غالب بیتن ئەوە دەبیتەمای لە ناوچوونی بەرق و لە ناوچوونی ئەو نورەی کەوە هەڵیان گرتێ بە یەکجاری دەستنەوە ناو تاریکای کوفر. خوا پەنامامدا لە خوای گەورە دەپاڕینەوە. خوای گەورە بمان پارێزی لە هەموو صفاتی نیفاق. خوای گەورە ئیمانێکی بەیەقین لە ناو دڵ و دەروونمان دامەزرێنی لە خۆشی و ناخۆشیدا عبد بنديتي ملكتي رب العالمين بين. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله